ئەو هاوکاریەکە لە 25 دەوە دەستی پێکردووە کەمپینی ڕێکخراوی گشت لە پارێزی کوردستان لەژێر چاودێری بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجا بوو و چەند گەنجێکی خۆبەخشی پارێزگاکەمان کە خۆبەخشانە هاتنە پێشەوە و ئەمڕۆ کۆتا ڕۆژ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە شەید و دەوروبەری شارۆچکەی بڵین شارۆچکەی سەی سادق و ناوچەی هەورامان و نزیکەی کۆی گشتی ئەو پارەی کە کۆبوویەوە نزیکەی سەر و 18 ملیۆن دینار کۆبوویەتەوە بەڵام کافی نییە بۆ نەخۆشەی ئەمە. زۆر سپاس ئێمە و کەسانە دەکەین کە هاوکاری ئێمە بوون لەم کەمپینەدا بەشداریان لە کەمپینەکەیا کردووە ئێمە زۆر خۆشحاڵ بین وەکو کەسوکاری نەخۆش بۆیە هاوسان بە دانانی ئەم کەمپینە و ڕاگەاندنی ئەم کەمپینەکەەوە دوو نەخۆشیێکێکیان خوشکی خۆمە پێویستیان بە زەرعی گورچی لە و چاندنی گورچی لە هەیە کە کولفەکەی 6 دەفتەر دۆلاری تێدەچێت بە خۆشحاڵیەوە ئەم کەمپینە ڕاگەیاندرا ئەم کەمپینش حەقت بەڵێ لە تموحی ئێمەی کەسوکاری نەخۆشدا نەبووە بەڵام دڵخۆشیێکی زۆرمان پێبەخشێ بەهۆی ئەوەی کە هیچ نەبێت کەمێک ئەرکی سەرشانمان سوک دەکات.